بەڵام چۆن ئەتوانین ڕەوتەوانەکان نزیککەینەوە لە یەکتر. من عادەتەن خەڵکی بە یەکتر ناناسێنم، ئەشێ دوو کەس لە گەڕەکێکەوەن و پەیوەندیان لەگەڵ من هەیە، بەس من ناڵێم کاک خالید ئەوە کاک ئاراسیش لەو گەڕەکەی ئێوەی یەکتری بناسن، هەردووکتان وەکو ڕەوتەوان بیرەکەنەوە. ئەوە لێگەڕێم چونکە ناحەی ئەمنیەتی ناوچەکەش بۆ خۆی ضرورەتێک نییە کە بڕێن ئەومان لێ بکە، خۆی ئیشەکانە ڕوا بەم شێوێ. بەڵام ئەگەر ویستە تۆ خۆت ئەتەوێ ئەو کەسانی وەکو خۆتن نزیک ببنەوە لێ، یان تۆ نزیک ببیتەوە لێ، ئەبێ چۆن بکەین؟ ئەبێ دائیرە بچێشین. ئەمەم چەند جاری تر باس کردو، بەڵام باسی یەکەمەوە لێرەشا لەم زنجیرێش. یەکەم بازنەیەک دروست دەکەی، ناوی خۆتی تیا ئەنووسی، ئەڵێی چێ وەکو منە. کە ئەڵێی چێ وەکو منە، کۆمەڵک صیفات هەن لە مێشکتا یا مەرجن، ئەبێت لەم کەسەیە هەبن بۆی من زائد کاک خالید. ئەم کاک خالیدە بۆ نمونە مواسەفاتەکانی چییە؟ یەکسەر ئەڵێ دیندارێکی پاک، بۆ خوا سوڵحاوە، نیەتی پاکە، ظاهرەن پارسەنگە، ئەخلاقی جوانە، ئەهلی مزگەوتە، نوێژ و تاعەت و عیبادەتەکانی باش، ئیلتیزامی دینی، دوورکەوتنەوە لە محەڕەمات، ئەمە دیندارێتیەکەی ئەسڵ. دووهەم سەرڕاستە لە برایەتیە، برایەتی دینی ئەفامێ، سەرڕاستە، عەقڵی پێشکێ. من هەرچەند تەعاملی لەگەڵاکەم وەکو برایەکی خۆی ڕەفتارم لەگەڵاکە، منیش هەروان بەرامبەر ئەو کەوابوو دیندارەتی، سەرڕاستی، ئەمە دوو صیفەتە لای خۆت گونجاون. سێهەم ئەڵێ وەڵا ئەمە زۆر جاری باسی ڕەوتەکە، دەرسەکانی مامۆستای گوێ لێ گرتووە، مەعجیبە با مامۆستا کرێکار، لای منەها ئەو ڕۆژە ئاوا باسی کرد. من ئەم مۆزوعەم کە باس کرد ئەویش فەقەرەیەکی تری ئیزافی زیاد کرد، لەبەرەوە پێچێ ئەفکاری وەکو من وایە و ئەویش لێمەوە نزیکە. پاشان من هەست یەکەم ئەم کابرا هەستی بەرپرسێتیەکەی زۆر بەرزە، هەستی قیامەتی و هەستی دنیاییشی. هەستی قیامەتیشی ئەوەیە کە ئیلتیزاماتێکی باشی هەیە لە خۆشەویستی خوای گەورە و لە ترسی محاسەبەکردنی. بەرپرسێتیەکی دنیاییشی هەیە، سەیرەکەم قسە بۆ ئەوەکە کتێبێک بۆ ئەو دێنێ، ئەو مناڵە تەشجیعەکە لەسەر نوێژ، قسەیەکی فلانی بۆ من کردووە، کتێبێکی بردووە بۆ فلان کەس، هەستێکی مەسئولیەتی تایە ئەجوڵەیە. ئەمە بوو بە 4 صیفەت، یعنی دینداری سەرڕاستی، دینداری خۆی، سەرڕاستی ئینتیمای، هەستی بەرپرسیارەتی، حەزی ڕەوتەوانێتی یان معجببوونی سەرسامبوونی بە مامۆستاکرەکار و بەو خەت و بەو ڕەوتە و بەو شتانە. ئەنجا حەزیشی لێ ئیش پێکەوە بکەین، حەزی کۆمەڵکاریەکەی هەیە. ئەمجار حەزی لێ لە وتارەکانی مامۆستاکرەکار، بەڵام سەر بە خۆشی نایەوێت لەگەڵ کەسی تریش. ئەم کەسەیان ئەم کا خالیدەی تۆ دیاریت کردووە، هەستی کۆمەڵکاریەکەی تایە، هەروەکو کە متمانەی بە مامۆستاکرەکار و ڕەوتەکەی، کەوابوو ئەمە دیسان لێتەوە نزیکە بە مەرجێکی تر، کەوابوو دیندارێتی و سەرڕاستی و هەستی بەرپرسێتی و حەزی کۆمەڵکارێتی و معجببوون یا سەرسامبوونی بە ڕەوت و بە مامۆستاکرەکار. ئەنجا سەیرەکەی جورئەتیشی هەیە، ئەمە ترسنۆک نییە، یعنی ئەرزانەوە ئاسایشە، بە سەر قسەکانیشی هەر کرد. جورئەتی هەیە، ئەم کتێبەی هەر برد بۆ فڵان کەس، ئەمەش مەسەڵەن صیفەتێکی ترە. ئەنجا لێبڕاوە بۆ دینەکە. پاشان حەزی لە دەرسەکانە، حەزەکە بێ بە تەلەبە لەم ئامادەی ئامەدی ئیسلامی. بزڵبت ئەم حەوت مەرجە ئەوەن کە لە تۆشە هەن، تۆ خۆشت خۆت بە دیندارێکی پاکەزانی، ئەویشت هەروە بینیوە، کەوابوو ئەم صیفەتە، ئەم حەوت صیفەتەی تۆ باسیەکەی لە خۆتا هەن، ئەویش لەگەڵتایە، کەوابوو ئەنووسی من لە دایرە یەکەمە زائد کا خالید. ئەنجا چیتر وەک ئەم وایە دیسان ئەویش ئیزافە ئەەکەی. ئەمە محەممەد ئەحمەد ڕاشد ناوی ناوە فەن تەجمیع، یعنی هونەری کۆکردنەوەی خەڵکی. تۆ لێرە دەی خۆتن نووسیوە کە خالید نووسیوە چیتر بزانی وردە ئەوەن مواصفاتەکانی تایە، بەڵام سەیرەکەی یەکێک لەمانە زۆر ڕێک و پێکە، دینداریەکەی زۆر باش، سەرڕاستە، هەستی کۆمەڵکاری و هەستی قیامەتی تایە، گیانی کۆمەڵکاری هەیە، حەزی لە ڕەوتەکەی، بە زۆر ترسنۆک. ئەمە ئەیخێتە دائیرەی دووهەم، نایهێنی تێست دائیرەی یەکەم، چونکە ئەو بۆ هەموو ترس و لەرزەوە زۆر زەحمەتە لەگەڵمانە بکەوێتە ڕێ. ئەبێت جورئەتێکی هەیە گۆڕانکاریەکە دروستکە، گۆڕانکاری کە لە نەفسی خۆیان ناتوانێت، ئەوەندەی کە لەم قەومە ئەترسێ، ئەوەندە لە خوا ناترسێ، ئەمەش زۆر زەحمەتە ڕێگاکردن لەگەڵیە. زۆر زەحمەتیشە ئەنجا ئێمە بتوانین پەیوەندی هەموو جارە لەگەڵا دروستکەینەوە. کاکە تەلەفۆنم بۆ مەکە برا،
خۆ دەچێڵە براتۆ ڕیشت هەیە خوا عەفووکە خۆمەیە برا ئێمە هەمومان کەشفەکەی هیچیشی نەکردووە جارێ ترسێنەوەی کەشف بێوەزانەوە ڕوومانەوەیان داوەتێ و توانە بیتەقێنن هیچ نییە کابرا هەر خۆی ئەو ترسەی زۆر زۆر لە دڵا دروست بووە خوای گەورەژە فەرمێ ذالکم الشەیطان یخەویف ئەولیاءه ئەوە شەیتانە وای لێ کردوون کە ئەوەندە بترسن ئەم کەسە مەسەلەن ئەخێتە دائیرەی دووهەمی دوای خۆت یەکێکی ترە بینی کابرایەک ناوی کاک ئاسۆیە مەسەلەن کاک ئاسۆ دوو لەم مەرجانەیت یانی ئەخێتە دائیرەی سێەم ئەم جارە کاک عەبدولجەبارێک گەناسی بۆ نمونە کاک عەبدولجەبار 4 سیفەتی تیانی ئەیخێتە دائیرەکەی دوایەوە ئەنجا ئیش لەسەر ئەماناکەی ئەم ترسنۆکەم حاولەیەک لەگەڵاکەی جارجارە کە ئیبینی و هاتوچۆیەکەی توانەڵی ئەرە برا باشەوە بۆ منیان نەگەرەوە ساڵانێکە من هەر ئیشەکەم و قساکەم برا من ڕسمی خۆشم لەسەر فەیسبووکەکە داناوە تۆ بە ناوێکی مستعارە و نووسیتە گوڵەکەی شارە زۆر هێباوە خەڵک گوڵەکەی شارە زۆر خۆوار نادۆزێت و خەڵک چوزانە خۆرتۆ گوڵی شارە زۆر نی ئێمەەوە تا ناوی خۆم نووسیومە ئاسۆ حەسەن مەجید خسوومەتە سەر ڕسمەکەش ئەمە ڕسمی خۆمەی بینی وردە 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 ئەمە فێری جورئەتە بێ یەکەم جار کتێبێک هەڵەگرێ هەموو جانیە لەرزێ کتێبەکە ناوی منیشی لەسەر نییە کە ئەو جانیە لەرزێ بەس هەرە ترسێ دوای وردە وردە فێرە بێ دوای فێرە بێ دوای وای لێ دێ هیچ نییە راجە هاگرتی شانم لەسەر کتێب 4 شەقم تێڵە دەنەڵم با بەو کتێبە بووم خوێندەوە یخۆ نەڕۆشتم حکمی پارتی وێچێتی لە بڕوخێنم لەبەرەوە وردە وردە فێری ئەو جورئەتە بێ ئەنجا ئەگەر یەک جاری کیشمانجی بکەن بۆ تەحقیق دوای خۆشە بێ منەتی پێی نیە هەر وەختێ گەڵێن تۆ ئەمانە تەحقیق لەگەڵ بکەینەوە بەڵە بەسەر چاوەڕ وەختێ گەڵێن ڕەفق خزمەتانە خۆم دێ 3 جار 4 جار کە ئەوەندە ئاسان ڕۆیشتی لەگەڵیان داڵن نامانێ ئەوەگەر شتێکی بووە ئەوەندە ناهات هیچی نییە دیارە هیچ لەخوا شک ناوە ئەمە دواشترە وەک لەوەی ئەوەندە چرپە چرپ و خۆشاردنەوە و ئەوانیش کە تۆ بینن ئەوەندە بە حەزەری ئەڵێن بەخوا مە شتێکی لەژێر سەرایە ئەمە عایدی مەلاکرەکانیە درۆکە ئەمە سەر بە تەنزیمی دەولێ ئەتگرن بەو تۆمەت لەبەرەوە تۆ ئەنجا چۆن جورئەتی ئەم زیادەکەی یەکی تر سەخاوەتی کەمە هەرچەند لێپاڕی نارێکاکە دەر فی سەبیلیلا $5 بدەرێ $10 بدەرێ نایدا بەڵام دوایی کە ئەبینێ ئەوە $100 داوە ئیتر $50 داوە خەڵکیی کە یارمەتی مسلمانانی ترە دەن و ئەمەش تۆزێک دەسەخاتە یعنی لە سەخاوەتی خۆی شتێکیشە بەخشە ئەوەندە بەخیلەکە کاریگەری لەسەر نابێت کەوا بوو زۆر ضروریە تۆ بۆ نمونە تەماشاکەی 20 کەسە ناسی 20 کەسەکە چێ ئەخەیتە دائیرەکەەوە ئەنجا عادەتەن لێرەشا بە هەڵەدا ئەچین شتێک هەیە لە علمی حەدیثا پێوترە شروط الجرح والتعديل يعني شروط التضعيف والتوثيق تضعيف والتوثيق لحديث أوية كمثلا علماء حديث كويان كردونة أهلي كوفان بضعيف داناو أهلي مدينان بصحيح داناو أكثرا شكوى تلبي إمامي مالكا كري صحابا لير أهلي كوفا أنا كأكثرا موالين مسلمان بون ويتر أشياء لقيمي رابردو خوانو بويا زور جار متساهل بون لجرانوي أم تضعيف التوثيق لحديثا لم إيش تنظيم شهب هماشي وهي أبيني برايتي برز مثلا خوي سلفي أنا بيركاتوا الروتا خوي برود زانيوا يجي كوكو خويتي لعقيدك ريشي هشتو شروالي كورتو جرأتي هي وسلفية وهوا لسر روتي شخصا أكاو درسكاني بيو كنالي شهيداني اللي كردو شير كردو أما يكسر حزكا بيه هنا چونکەوا ئەزانە ئەمە مەرجەکانی هەموو ڕەوتەوانەکەی تایە بەڵام حەوت سیفەتەکەی تیان نییە ڕاستە ئەم سیمایە و مەلامی حەدیندارێتی هەیە بەڵام ئەشەیە هەستی قیامەتی کەم بێ یان هەستی دنیایی کەم بێ یان حەزی بە کۆمەڵکاری نەبێ مامۆستای خۆشەوێ بەس حەزی لە کۆمەڵکاری نییە لەبەر تۆ مەیخەرە چەقی مەرکەزەکەی خۆت و دایرە یەکەم بخەرە دایری دووەم یا دایری سێهەم هەتا ئیشی لەسەرەکەی هەتاوەکو ئەگەیت بەو نەتیجەکە ئینشاءالله خۆش ئەویش وەکو خۆت لێکی ئەمە زۆر ضروریە کە بزانین چۆن خەڵکی کەس بکەین وەکو لە حیزبایەتیا پێوتری چۆن کەسبیانەکەین چۆن هێنینە دائیرەکان بازنەی یەکەممان وەکو خۆمان بن بازنەی دووهەم ئەو کەسێک کە لەم حەوت شەرتە بۆ نمونە منەڵێم حەوتۆ هەشتت داناوە بەڵام ئەم حەوتە ضرورین 6 صفەتی تایە دایرەی سێم 5 صفەتی تایە دایرەی چوارم 4 صفەتی تایە دایرەی پێنجەم 3 صفەتی تایە و هەروەها تا ئەگەیتە ئەخیر
المهم بتواني إيش لسر أمانة بكي هتاكو هميان وكو خليكي والحمد لله أفراد كانش زور أنت تصورك كم يعني أجر بس توزك جرأتي إيش كردنا كمان ببيه أتوانين أمصال وحول قوتي خوا خلشي باش كوبيتو نزيكي دائرة مركزي من ببيتو. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.